بەناوی خوای گەورەی میهرەبان سڵاو لە ئێوە بینەرانی خۆشەویست خۆشحاڵم کە ئەم ئێوارەیەش بە خزمەت ئێوەی خۆشەویست گەشتمەوە لە بەرنامەی ئێوارانی ڕەمەزان. خۆشەویستانم ئەم ئێوارەیە لە سەرەتای دەشتی بیتوێنی، ینی بۆ نمونە لە لای هەولێرەوە یان لای سلێمانیەوە کە ییت هەر سەرەتا کە لە گوندی زۆپ ڕەتەبی بەدەستی ڕاستە لاماناوە ئەو شوێنێکم ئێوارەیە بەرنامەی لێ دروستەکەین و دێنە خزمەت ئێوەی خۆشەویست لە گوندی قەسرۆک یەکێکە لە گوندە جوانەکانی دەشتی بیتوێن. لە گوندی قەسرۆک هەم باخداری هەیە، هەم حیوانداری هەیە و هەم کشتتوکاڵ هەیە. تەمەناوەکەم ئینشاءڵڵا کە ئەم ئێوارەیە لەگەڵ ئێوەی خۆشەویست لە گوندی قەسرۆک بەرنمەیەکی خۆش، بەرنمەیەکی باش، بەرنمەیە کە بەدڵی ئێوە بێ پێشکەش بکەین. لەگەڵمان نابن بۆ ئەوەی کە بچینە گوندی قەسرۆک. فردەکە خۆڵمان باش. کاکە دیاکۆ ماندوو نەبی. باش چاکی شکر. هەروەڵا باش. کاکە دیاکۆ بەتەما چیت؟ وڵی بەتەمام ئەو باغی بشێنم. تو با تۆزێکم چاوم لێت بێ. باشە ئەوە باشە. باخی چییە؟ وڵا باخی هەنارە. هەنار چ دەرمانێکی پێکەیت؟ وڵا دەرمانی قەتڵوعام جیاکە دەوژی پێڵەن قەتڵوعام؟ بەڵێ. وڵا جایتر هەمووی قەتڵوعامەکە. هەڵا جیاکەی قەتڵوعام باشە خۆ زەرەدی نییە بۆ هەنارەکان؟ نەوەڵا بۆ هەنارەکە زەرێنی نییە، بەڵام گوێی نەکەوی زەرێن نیە، مەژ نێڵوی کەوی هەوڵ دەدەین و ئەزانی چی دیاکۆ گیان هەست دەکەم تۆ زۆر باش خۆت حازر نەکرد بۆ زانی چی شڕاڵێک لە پێیەکەم جوتی پێڵاو ینی واکەم کە ینی ئەوە ئەخۆ عزیێت نادا و ئەجا تۆ ئاویش زۆر کردە هینەکەتەوە مزەخەکەتەوە هەمی بە پشت تا ڕژێ کە دەرمانی تیا بوویتە دوای زەرت لێدا. ئێستا بەتەمای چەندێک هێن بەڕێژی بڕشێنی باخەکە هەمووی؟ باخەکە هەتە پێ پێویست بە پێ پێویست وی توانام بە ڕۆژینەوە. بجا من دوویستم ئەوە بڵم بە ڕۆژووی ئێستا تۆزە گەرماشە تا ئێوارە بەتەما ئیشکەیت؟ وڵا بەبێ پێویستە تا بەپێی توانم. کەسە یارمەتی بە؟ ئەنەوەڵا بەتەنیا. بەتەنیا؟ بەڵێ. ئەی دەرمان شتەکە چێت بۆ دەهێنێ و بۆ دەگرێت و ئاوت بۆ بێنێ هەموو جارە بێتەوە بۆ ئێرە بۆ ئاو؟ بەڵێ. یاخوا لەش ساغ بێخوا سەرکەوتوبی قوربان. چۆنی قوربان؟ باشی بەخێر بێتەوە. ئەوە خێر بۆ کوێتی؟ حەوزی ماسی؟ ئێمە سێرمان کرد ئیشان ناکرد پێچە ماسیتان نەبێت. وڵای هەموو نەخۆشم ماسەکانەوە ساڵ هەمووی شێوعدەکەی بوو. ئەی دەرمانوشتان نەکردو؟ بەرە وەڵا دەرمانشی نەکرد. خۆ ئەڵێن ئەگەر نافورەکان ئیش نەکەن نازانم ئۆکسیژینیان بۆ ناچێت. وڵای جا نافورەکەشی دەکەن و ئۆکسیژنیشی وەختی ئۆکسیژنی نییە ئۆکسیژنی بکە. ماسەکان بچکەنە ئەوەی گەورەش هەموو کوڕ لێدا بوو هەموو بەشی نەخۆشیەوە. وەڵام من کە تراکتۆرەکەم بینی وەم زانێ چی بۆ زراعەت لەوانە بچێ بۆ جوود یا بۆ شتێکاوە. وەختی جووت تووشت نەماوە؟ وەختی جوود نەماوە؟ ناوەڵا وەختی جووتی نەماوە جووت خەلا جووتەوە. ئەوە ئەڵەی بەدڵی ئێمە بوو تراکتۆرەکە کوژایەوە خۆ دوای هەڵە بێتەوە؟ هەڵدەبێتەوە. ئێدە باشە. ئەی کوتیان وە خەریکە بەعزە شتێک لەوەیە کە نزیک بێتەوە پێ بگا. وڵای جا ئەساس چ پێ بگا بڵێن وەکو گەن و زۆ شتی ئاژماوی ئەی ترۆزی وشت زوو پێ ترۆزیش تازەوە دوو پەلکە دەبێنە وەڵام پێ نەگەیوە.
بەزوتیان ئاوا لەوانەیە 20 شەوێک مانگێکیکە پێ بگە هەرە وڵا تقریبا لەوە مانگی 6 پێ دەگای شاڵ جگە لەو حوسە ماسیانە هیچی تر نەکردووە گەنمێ شتێ مەرەڵاگەنمیشن کردو جۆن کردو ئەی باخ و ئەوانە ڕزن هەیە باغن هەیە هەنارن هەیە و شتن هەیە ڕز مەبەست مێ و ئەوانەیە مێویشتن هەیە و هەناریشتن هەیە باشە مێوی ئێرە ئاوە دەن ئێوە بەخوای کەمە میوەکە بڵێ بە زۆری نییە بڵێ بە زۆری بێ بڵێ ئا دوازدە بن ئەوەی دەگەڵ بەخشتی ئاو دەدرێ چونکە نازەمە زانانی ڕزی دێم و ئەوانەتان هەیە ناڵای دی من ئەی لەگەڵ حیوانداریە چۆنن وڵا حیوانداری حیوانیشن هەیە حیوانیش هەیە الحەمدوللا هەم باخەیە هەم حیوانداری هەیە هەم باشە لادێ خۆشترە لە شاری وشکەدانەکەش الحەمدوللا بەس گەنمەکەن یا جۆ ئەوانەش والله گەنمی دەکەین و ئێوە ئەندە جوۆی دەکا و ئەوە هەر ئەوەشتانانە دەی زۆر باشە خی گەورە مۆفەقت کایخوا سپاس دەکەیت با قوربان مەمنونی سپاس دەکەین سپاس دەکەین مەمنونی سەلامەت یاخوا باشی دەنگ باسی تۆ ئەو بەکوێتی وڵا دەچم بۆ ناو باخی باخی هەنار بەڵێ وەختی ئاودانیان هاتووە وەختی ئاودانی نییە بەس دەستکارێکی دەکەین یا بێمەڕ نەکرابێ دەیکەین بیستو ماڵێن بەهارە ئاو باش نیە وایە نەخر باش نیە ئەو ساڵ بۆ خۆی باران زۆرە ژێریان تە ڕێستە بەڵێ بەڵێ خاکە نازەکەت کلکەکەی زۆر درێژە بەقەت خۆمان دێمەفەقیخۆ ئەی چی پێەکەی ماساس کە تۆ ئاو نەدێری ئەم خاکە نازە درێژە چی پێ بنی دەشڵمەوانی هەندێکیانم تاو نەکردووە کەم کەمی شتێدا دەکەم ئەی لەگەڵ ڕەمەزانە وەزەتان چۆن زۆر باشە لە خاڵ باشن الحەمدوللا الحەمدوللا وتاری مامۆساش هەیە و الحەمدوللا الحەمدوللا بەرەو مزگەوت خەرەباڵغە و بەڵێ بەڵێ الحەمدوللا شکر ئاودانە بامادەم وایە زۆر تاخیرت نەکەین لە خزمەتدا چونکە بە دڵنیام هینت هەیە مەتەڵێکمان هەیە ئەڵێ دەمی لە غاوەکەیت و بۆ دواوە لێ خوڕیت دەمی لە غاوەکەی کەچی بۆ دواوە لێ خوڕیت فکرم نییە بەڵام بیستوتە هەز دەکەم ڕێک دەمی لە غاوەکەی و دوایی بۆ دواوەش لێ خوڕیت یا بۆ دواوە ئیشی پێەکەیت بەتەڵەکەی منیشینەکە وەڵامەکەی تۆزە درێژە وەکو کلکی خاکە نازەکەی تۆ جوابەکەی درێژە؟ نا مەبەستمەوە نەکە درێژە بەس فرکردنەوەیە دەمی لە غاوەکەیت بۆ دواوە لێ خوڕیت والله ێستا لە فکرمێ مامۆستا باش باشە دوایش بێ قوبوڵ یەکەین تۆ بڕۆ لەوێ هینەکە خۆپیە ناکەم نادەزانم مەبەست بۆیە بیچۆڵەرەوە لەگەڵی شاف بیری لێ بکەرەوە باشە دێمەفەق وەرنێرە دەی با ڕیز بین جوان بین با جوان دەی ڕیز بن دەی زۆر باشە دەی ئاخلانە ئافرین بۆیەوە ئافرین بابزانم چێ بە ڕۆژووە دەست هەڵبڕێ ئافرین با ڕاستە با قسە لەگەڵام بکەم بۆ دێمە خزمەتان چەند ڕۆژوو گرتووە 12 ئافرین ئەی چیتر بوتی بە ڕۆژم تۆ چەند ڕۆژوو گرتووە 17 ئافرین ئەی بابزانم تۆ
هەر باشە بەڵام بۆ ساڵێکی کەی شەڵا بێ زیاتر بە ڕۆژوین وانە دەی زۆر باشە با هینەکەشمان تەوزعکەین بازام تۆ ناو چییە؟ محەممەد یا محەممەد ئەی تۆ ناو چییە؟ نەورەس؟ ئافرین ئەی تۆ؟ ئەی بۆ دەست بەرز نەکردەوە تۆش بە ڕۆژوو بووی؟ بەس دەقم گرتن ئەوڕۆ پێ نەبوو ئەمڕۆ پێ نەبووی ینی ئەمڕۆ بە ڕۆژوو نەبووی دەست بەرز نەکرد تۆ ناو چییە؟ فەرموو کاکەژار ئەی تۆ؟ مەتی ئەوەی بە ڕۆژوە ڕۆژەکەی نشکێنێ باش؟ باش ئەوەش بۆ تۆ تۆ کاکە ناو چی بوو؟ کاگەنەس کاک؟ ئافرین کاک؟ ئافرین کاک ئەوەش بۆ تۆ بە خۆت دەی وەرن بە سەلامێکیش لە بینەرام بکەین وەرن ئەلێرە دەی ڕیز بن ڕیز بن ئاوا سێری کامێرەکەکەن دەی سەلامێ بکەن دەی هەڵە دەست بەرزکەنەوە دەی ئافرین ئافرین بۆ ئێوە دەست خۆش دەمی لە غاوەکەی تو بۆ دواوە لێ خوڕیت باوەڕکەوە نە ئاسانە بۆ من کە یەکزانم ئەس بێمە قورسە ئەیزانیت بێبێ بیرکردنەوە وەڵی نایزانم حاجی تۆ تەجروبەداری قوربان بە قورئان نازانم دەمی لە غاوەکەی تو بۆ دواوە لێ دەڕۆیت ئارە وەڵا های لە خۆم وا هەست دەکەم خەریکە ئیزانی قوربان بە سەرازان جەنابەت وڵی ماشەڵا مەتەڵەکانتان هەنس ئەوەنە ێ بۆ مەتەڵێکی زۆر ئاسانە هەتا چەند ساڵە لەمەوە پێش احتیمالی ئاسانێ بەس لەو کاتیدا ئاسان نەبێ وڵی دەمی لە غاوەکەی و بۆ دواوە لێ خوڕی وڵی نازانم والله نازم سەدانی بردن لەو سێرمەکرد ئەم گوت ئەوان ئەتاکوە گەمەوێ بیری لەکەنەوە مەتەڵەکە زوازانن نازم زۆر قورسە بالیانەوە نازم بۆ جەنابەت والله شەیتانە ناوەڵە دەمی لە غاوەکەی بۆ دواوە لێ خوڕی والله فکرم بۆ شەیتان بێ وەڵا شەیتان نییە جا بۆ باش چۆن ئەوە چۆن ئەچێتەوە سەر شەیتان شەیتان دەمی لە غاوەکەیوە تا ئەخۆ بۆ دواوە لێی نەخوڕی ئەین باخۆ نایبێ بوو پێشەوە بڕۆ وڵی بڵێ نازانم بۆ کوێش فکرم بۆی چوو باشە نازم دەست زۆر قورسە دەمی لە غاوەکەی تو فکرم لێ کردەوە بۆی نس ناوەخوای فکرم بۆی ناسی بەخوا وتم دەپێکەرینەکە زانیوێتی بەس فکرم بۆی ناسی حەزی بزانێ کا حاجی دەمی لە غاوەکەی تو مەچینە نییە کاکەیوەن داخۆ مەچینەکە بۆ پێشەوە لێ خوڕی داریشێ بۆ دوا دەڕواگەت ئەو دەمی کووە لە غاوە کرێ بدێ بەکتوسان ناوەڵا خۆربات مەتەڵەکەمان مەتەڵێکی کوردیە هەتا چەند ساڵە لەمەوە پێش ئێستا هەموو بە بەعدەلی بەکاردێ بەس ساڵانی ڕابردوو و زۆرتر بەکارهێنرا دەمی لە غاوەکەی تو بۆ دواوە لێ خوڕی تەشی نیە ناماوەستا بەس تۆ نزیکی کردەوە مەڵەغان نیەنەوە ناوەڵا ئەوش نییە ناوەڵا بژارێکەی وەڵا سەلام عەلەیکوم باش شکر بژاری چیەکەیت؟ چی و چیتان کردووە لێرە؟ وڵا تەماتەشتم کردن دەکەم باینزانی ئەی ئەمە هین ئەمە سەوزەی خواردنەوە نییە؟ سەوزەی ئێرانی پێدەڵێن وڵاوی ئەوە لێرە چی پێڵەن؟ هەڵێن سەوزەی ئێرانی نازانم خوا لە هەندێک تەڕەتولێ و تەڕەتیزێ و نازەمە باشە ئەی ئێواران لێکەنەوە بۆ خۆتان حتممە باشە بۆ لێرە کردوتانەتە لەسەر لە باخەکان لە شوێنەکان نەتان کردووە وڵای شوێنی وامانە لە خوارێ ئاوا جا ئەمە بەردەستیشە نزیکە دەیخوای گەورە سەلامەتان کا و ئافێتیشتان بێ ببوورە تۆزە لە کاتیشمان کردی
سلام علیکم. عليكم السلام ورحمة الله وبركاته ما مصابك سپاس دەکەم. خۆ کاتم لێ نەگرت. نخيرنا والله لخصمت الدم لەگەڵ ڕەمەزانەتی چۆنی؟ إن شاء الله بحول قوتي خوي بەس مەشکور كيف ساز دیاری. بلا الأخوي بس زياد بجام لو تمنى بحش الأخوي بس زياد. بۆ تەمەنە چەنە؟ والله تقريبا 50 ما مستجد. والله 53 ینی موالیدی 53. بلا موالي 50. بۆم زانی 53 ساڵی. نا والله موالي كم 50. باشە خوای گەورە مۆفەقت کای باشە، تەمام ئەخوا. مستەجاب. ئەخوا مۆفەق بی. مام شێخە لە کێوە لە گوندی قەسرۆکی؟ قربان جا والله لو تي حلي لي. ینی لێرە لەدایک بووی؟ أمن بلا. بۆ دیەکەەوە نەکۆنا؟ أو دي زماني خو مغفر إيه مغفر نشين بخو. بلى. إيه مغفري اللي بو كان مزقفتك أولاد. مام شێخە بۆ پێڵەن قەسرۆک؟ قربان جا والله قديم. ینی لە خۆشیە شوێنەکە خۆشە. والله شوێنەکە خۆشە و زمانی خۆش ئەو جادە و بانە نەبوونا ئەو جادە و پرد و ئەوانە نەبوونا بەڵێ. ئەو خەڵکە بە کەروباری هاتوویان کردها ئەو بێ جنابتان ڕاستەوە. ئەوە ڕێ ئەوە ها دەو گەروێ ئاوا دەبوو جوانە ئەچێتەوە ئەو دیوە. دەشۆ کۆی ڕاستە. لە بۆ خۆی دەڕۆیت ڕاست. جا ئەو دەمای ئەو ڕووبار و ئەوانە زۆر خەڵک بێدا هاتە زۆر هەیە ڕووبار بردووتی زۆر هەیە لە سەرمان قەسری وە زۆر هەیە ئەو پیان کوتوە خەسرۆ هەندە جێکی سارد و نزاریشە دایمە ئەو ئەساس نسێ بەڵێ ئێستا دنیاکە تۆ گۆڕاوە خۆش بەدەنا ئێرە دائیمەن بەفری دەکەوت بەخوای جار بۆ ئەلی زەلامی دەکەوت ڕاستە. ئەرێ والله با بزانم ژیانی خەڵکەکە لەسەر چییە؟ والله جا ژیانی خەڵکی ئێرە چونکە ئەزانی چی وشکەدانم بینی ئەو بڵێن بڵێ ئێرە فەلاحەتیە بەڵێ هەیە وساتی هەیە ماگای هەیە و مەڕووماڵی هەیە و ئەو شتانە باشە حیوانی وردیشی تایەوە نیە؟ بەڵێ ئەرێ والله مەڕیا بزن بڵێ مەڕ هەردوو شتەیە هەردووچی تایە شتێدەیە ڕەشە وڵاخیش ڕەشەوڵا شتێدەیە بەس باوەڕ ناکەم وڵاخە بەرزەی لێبێ. وڵا خەبەرزەی والله پێم وابێ ڕەحمانی عاجی وڵای ماینێکیان هەیە نانیتی بالێ من بێت یەک وڵات ئەی باخەکانتان چۆنن؟ باخەکان لە خوای بەزیاد بێ وڵای جا گەشت دیارن شکر گەشت دیارن هەتا دەچێ خوارێ بەرامبەری بە گوندی قەمتەران هەمووی باغە هەمووی باخە هەمووی هەمووی قەسرۆکە شکر هەچ کەسە ڕقمی خۆی هەیە هەر کەسە ئەی خۆی هەیەیت وازام هەنارەکەشی هەناری چاکە هەناری چاکە بڵێ باشە لە میوەجات و لە درەختە بەس گرنگجیتان بە هەنارداوە قوربان ئێرە سێوی خراپ لێ دەبێتی سێو کرمی دەبێ ئەرێ وەڵە جا نازانم قەیسی ئەی بە قورآن خەیسی لێ دەچین خۆخن لێ شاندووە میون لێ شاندووە ترێ هەنارە قەیسیە سێوە خۆخە هەموو بابەت هەنجیرە ترێک باشە بۆ ئێرە فەرقیان ناکە ئەوە سپی و ڕەش فەرقی ناکەنە وەڵڵا جێکی زۆر چاکە لە بۆ میوێ لە بۆ باش ئەم دراوسێدی چێ و چێن قەمتەران و خڵاوسورانە و هیزۆپە و قەمتەرانە و ئەوەندێ ئەی مەرعەتان لەگەڵ چی هەیە؟ دەگەڵ خدرانی مەرحەنێک جیاز بێتەوە ئەی لەو دیوە لەگەڵ لەو دیێگە بێستانەی لەگەڵ بێستان بەڵێ مەرعەتان ئەلحەمدولیلا بەشی واکە کە حیوانی خۆتانی لێ لەو ڕێها ئەوە گەروەکەی لە نەوەرایەکەی ڕائۆیمەی هەتاشتا ئاخاری خدرانی وڵا خۆ شکر مەرعەکەتان بەڵێ باشە لە خوای بەزیاد بێ بەس وازانم ئەمە تەمان دار بەڕۆ لێ هەمووی جار بەڕوە ئەرێ وەڵڵا دەینی لێنێ مازوو نەوەڵڵا مازوم لێن دارەبەن هەمووی بەڕوە وڵڵا یەکەم دوو قل سێ قل دارەبەینیش عال لەو شاخی ئەولای نانەوە مام شێخە جان دەست خۆش بێ و خۆشحاڵ بێ ڕاقوربان سپاس دەکەم سپاس بێ ڕاقوربان سپاس سلام علیکم خۆ ناڕوە ئەو بۆ کوژاندەوە کاکۆشمەند من ئێستا تۆم بینی تۆزە لەمە پێش بێڵێکی درێژت بەسەر شانەوە بوو ئەی چی وە ئێستا گۆڕیت کردت بەم تراکتۆرە ئاو کۆبتەوە لە خوناوی باخچەی داچم دوو گاسنانی لێ دەمەوەی ئاوەکە بڕۆ بۆیە گاسنیشت بەس گاسنەکەم بەستە بۆ جووت نییە نانە بۆ جوود نییە ینی هەر دوو خەتی لێری دەم و دەردەکەم ئاوەکە شوێنی بڕوات دارەکان نەسوێنێ ئەو کاتە مەتەڵێکم نازانم مەتەڵێکم پرسی وتم لە خەیاڵم نەبوو دەمی لەغاوەکەی و بۆ دواوە لێ خوڕی بەڵێ بڕای تۆ چییە؟ بە بڕای من گومان بۆ دووش دەسێ بەڵام یەکەمیان کە زۆر لێ نزیکە خەنجەر یان شمشێر وەڵا ئەویان نییە ئەویان نییە ئەویان نییە ئەویان نەبوو ئەی دووەمیان گومان لە چییە؟ هەڵاگە ئەویان نەبێ کاربانە بڕۆ ینەکە بکە ئاوەکە بەر بە با بڕوە هاتیتەوە نزیکی ئێوارە دڵنیامەی زانیت تۆ خەیاڵێکی لێ بکەرەوە باشە زۆر باش هەر چاوەڕێتەوە بێت ئەجاخر بە زۆر نیە دەکرێت بڵێم ئێستا بینێنان جڵێن با آخر خەنجەر لەکوێ و
لەخاوێکی کە دەیخێ ناو چیفەکە ئەوش لە غاوکردنەوە بەس لە قەتەوە بۆ پشتەوە دەڕوا لە غاو لەکوێ و هەروەکو لە غاوە چینی وەکو لە غاو؟ خەنجەرەکە کە لە خەنجەر لە خێ ناو کالێن وەکو ئینوە ئەی وەک لە غاوکردنە بێ قەزابیا خۆ بەخڵان ناڵێ. ناوەڵاوانی دەی قوربان کا حاجی قادر بەڵێ ئێرە کوێ پێگوترێ ئێرە کانی مزگەوتی گوندی قەسوش پێ دەوترێ ئەمە بۆ خۆی سەرچاوەیەکی تایبەتەوە نیە بەڵێ ئەمە هەڵقڵت بەڵێ هەڵە قوڵێت بەڵێ ئێرە وشکە کات بەڵێ وشکەکە کەی وشکەکە لە خواجە ساڵ دەزانین ساڵ هەیە 5 ساڵ هەیە ناگاتە مانگی هەشت ساڵانی قەدیمیش هەموو ئاوی ئەو گوندەی لەسەر ئەو کانی بووە بەردەوام ئەی چۆن وشک نەبووە وشک نەبوو وشک نەبووە نەخێر سنزرعاتی لەبەرکرا عنی توتن و تەماتەوە ئەشتانە هەموو لەبەرکراون خەڵک بەسرە بەراوی لەبەر دەکرد باشە ئەوە نییە کە بیرروشتی بە دەورەوە نییە نەخێر هەر بەڵام ئیرادەی خواکە وشکە ساڵی دروست بە چەند ساڵەکە ئاوەکە دابەزیوە باشە کاک حاجی بینم ئێرە مزگەوتە بەڵێ ئەمە پێچە مزگەوتی قەدیمتان بەڵێ ئەمە چ ساڵێک دروستکراوە مزگەوتە وەڵاهی پێم وابینەوە تو 4 و 5 ئەوا بوو دوای سا مزگەوتە خۆ هین نیە دەرگاکەی داخراوە و بەڵێ داخراوە لەبەر ئەوەی شوێن و هاتوشەکەی ناخۆشە ڕێگاوانەکەی ڕخۆش نییە ئەو مزگەوتی خوارێ الحەمدوللا مزگەوتیش گەورە و بەرفراوان و ڕووناک و خۆشە بەڕاستی الحەمدوللا بەرەو مزگەوتان چۆنە والله الحەمدوللا خەڵکی مەبڵی لە 1990 گرنەوە 5 ئەهلی مزگەوتە الحەمدوللا خۆ الحەمدوللا مامۆستای بڵێن هەم ئیمام خەڵتیبتان هەیە بەڵێ الحەمدوللا مامۆستاشی باشمان هەیە زۆر الحەمدوللا هە لە ناو گوندەکە مێنێتەوە بەڵێ نیشتە جێی گوندی و باشە لە ڕەمەزانە هەست دەکرێت کە ئیش و کارەوەندە نییە بەس دوای ڕەمەزان ئێوە ئیش و کاری چیتان دەست پێەکە وڵاجا هەیە زۆربەی هەرەیە زۆری باغی هەیە چەکدارە و هەیە کرێکاری دەکا و وڵا هەیە بێ ئیش هیچ ئیشی وای بەڕاستی کاک حاجی گوندی قەسرۆک تا چەند گوندێکی بێ مشکلەیە وڵا الحەمدوللا لە 1970 زیاتر بگرا مشکلەی نییە باشە گە گرفت هەبێ گرفتی عادەتەن گوندەکان خۆ دیارە جاری وایە لەسەر نێوانە جار نازانم لەسەر مەرعایە نازام چییە ئێوە لەگەڵ دەور و پشتان لەگەڵ جیرانەکانتان کێشتان نابێت لەسەر شتانە خی دەبێ بەڵام الحەمدوللا ئەمە بەشی چاکمان زیاتر سوپاس بخوای لە خراپی باش بەعزە کەسێک پێ هەڵدەستی حتمما هیچ شوێنێکی چشم شاکیل نەبێت ناگوندیش هەیە بەڵام کە باشەکەمان زیاتر الحەمدوللا تۆزێک بە نەرمنیانی شەکەی دەفع دەکەی الحەمدوللا گەنجەکانتان خۆ گەنجی الحەمدوللا تایە بەڵێ گەنجەکانمان سوپاس بخوای لە پیری شوێنان باشترن لە ڕووی دین و ئەخلاق و یعنی تەبای و ڕێک پێک زۆر پیر هەیە لە شوێنان بەڕاست پیری ئاخیر شەڕن بەعکسەوە بەس بەداخەوە ئیمە عەفوەن سوپاس بخوای ئەوانەی ما زۆر باشترن لە پیری شوێنان گەنجەکانمان زۆر تەباو ڕێکن ئەی گەنجەکانتان مەشغوڵی چ دەبن وەڵاهی جا کەسەبات بڵێن کرێکاری دەکا و ئێخەریشی باغی و هەیە چەکدار دەشتە دەوام و شکرن بەو وەزعیکە هەیە لە گوندەکە چ باخداریە چ فەلاحەتیە چ حیوانداریە زۆر شکرن بەڵێ الحەمدوللا ینی هاوکارن ئەرە وەڵا زۆر شاوکارن کاک حاجی گەنجی ئێوە لە ئەوروپایە با بڵێن لە هەندەران هەیە بەڵێ هەیە گەنجێکی زۆرتان ڕوویوە بەخوا تقریبا 5 گەنجمان لێ 5 بۆ 6 تەشیوە لە مێژانە کوڕی خۆمە لەوێ لە مێژە لەوێن وڵی تقریبا بەخوا هەندێکیان وڵا زیاتر ئەوەی کە بڵی خەڵکی ئێستا گوندیە تقریبا 4-5مان بێکەوە ڕۆشتن 4 بوون بێکەوە ڕۆشتن پار ماگی سێ گەشتنەوێ هەندێک یواشێ وڵی تقریبا داڵی 20 ساڵش بێ لەوێ هەیە ویسم بزانم تەسیریان لەسەر گوندەکان نییە بڵێن هاوکار بن لەوێ ئەگەر کەسێک بن ئێستا مەسەلەن ئەوان لە ڕووی داهاتەوە داهاتیان هەبێ پاریان هەبێ بەو شێوەیە نییە هیچیان ئەوانیە لەبەرەوەی هەموو تازە گەشتینەوێ لەوانەیەشیانی قامە وەرگرتوی هیچیان وەریان نەگرتووە هەموو هەر میوانن پەنابەرن سپاس دەکەین کاک حاجی دەست خۆش بێ مەمنونین بەڵە خۆشەویستان ناوبڕێکی کورد وەرەگرین بەوەی کە ڕێکلامی بەرنامەکە بڕوا سپۆنسەرەکان دواتر دێنەوە خزمەت ئێوەی خۆشەویست
حەسەن جان چۆنی باشی دەبێکە لەگەڵمان ئاگەڕی چییە حەزەکەی کە هاتوون بۆ گوندەکەتان حەزی ئێرە ها حەزی ئێرە حەز لێرەیە بەێ بۆ ماڵی ئەوە لەکوێیە مالی لولایە لەکوێ لە حەجاوەیە حەجاوی بۆچی چۆنە هاتووی بۆ ئێرە لەگەڵ چی هاتی بامات لێرمە ماڵ لێرەیە بەێ ئێ زۆر باشە چ دەکەی بە ڕۆژ چ دەکەی لاژ ناکە ڕۆژ دەبوو بە ڕۆژوە بی بەێ ئافرین بە ڕۆژویت بەێ چەند ڕۆژت گرتووە سێ سێ ڕۆژت گرتووە بەێ آخر سێ ڕۆژ کەمە کەم چۆنە بۆ ناگیرە ناڵای جێجری ئا جێجری دەڵە چی دەگیرێ بۆ دەگیرە باشە بەس ئیتر ئەوە ئەوانەی ماوە بیانگرێ ئینشەڵە باشە باشە ئافرین کاکە حەسەن چۆنیت باشی نەخۆشی هەرۆڵە چیتە مەشی تێڕێی مێشی تێڕیوە ڕاستەکە وەڵی ئێستا قڕگە دێشێ هەرۆڵە زۆر کۆچی هەرۆڵە ئەجا دەرمانێکە دێنێ خەمن نەبە چاکە بیتەوە لەکوێ مێش تێڕی ئەلاکم مەڕی لەکن مەڕی ئەچێ کوێ بۆ نەخۆشخانەی چارخۆرنا ئەوە قمتەرە کە خەمتەران خەمتەران نەخۆشخانەی لێە دڕمەکن دکتۆری ئافرین بە دکتۆری ئەڵی چی ئەڵی چیم لاتووە درەمەشم تڕیوە ئەڵێ مێشی تێڕیوە ئەڵێ مێش چۆتە قڕگیەوە وانە ئیشەڵا چاکەبی باش چۆنی باشی بە سواری ئەم کەرە بۆ کوێچیت وادەتم بۆ مامدەوە بۆ مامەت باری لێنێ چی لا لە شاخیە بۆی دەبم باروشتی لێنێ داروشتی لێنێ هەرۆڵە لەوانێت داری چاچی کۆ کرد بنەوە ئێستا وەختێتی ها شام لێ بوو زۆر هین بوون پێوە سەقلت بوون کەرەکە چیە کرد ئێستا لە ڕانە دەساس تا سواری بم بەر ناداتەوە ناوەڵە ئەمە چیە پێوەی ئەوکۆیە کورتان کورتان لە هێندە شوێن پێڵەن کۆپان ئەمە چی پێڵەن هەندرێ چی پەتێک پەتک بەس ئەمە هەمووی بە یەکەوە چی پێڵەن ڕەشما ڕەشمە لە هەندە شوێن پێڵەن هەوسار زۆر باشە ئەمە چی پێڵەن ئەمەی دواوە ئەو هەر کورتان ئەمە کاش کورتان ئەمە لە هەندە شوێن پێڵەن سەرپاڵوو باشە بەرزکەکە تون کردووە ناوەڵا شلە حاجی شلە بەری نایەتەوە زۆر شلە ڕاهینەکە غارەکە ئەمە هەرۆڵە غارەکە لێدی لێ دەی تۆ لێمە دەگوناحە کارەکە پیرەیە جوانووە پیرە پیرە هەرۆڵە حاجیەوە بەرزکەکەی تون کردەوە بۆت باشە بەرتە یاتۆ کاکە دای بابزانم لێ خوڕە بزانم چۆنە بچە لێ بۆ ئێرە ئینشاءالله هەم دەبێت ئەمای خۆشی و خێر و بەرەکەت و جەنابەت و دوم زاری شاب بزانم هاواتەشی دەست تقریبان 10 ساڵ یان 11 ساڵە بێ هاتوون پێشتر ئەم جارەکە هاتم ئەندازەیە گۆڕا بوو ئینشاءالله زارشکا دێوە هەم خۆشتر هەم ئینشاءالله یەک تۆزی ماوە بێ بە شار یەک تۆزی ماوە دەبێت ئینشاءالله ئینشاءالله کاتی خۆی لەو گوندانەی دەوروبەری ئێرەکانە بەس ئێرە مەخفەر لێ بۆ پۆلیسی لێ بووە ڕاست یانی سوکە شارێ بووە کاکە شوان خەریکی چیت وەڵام من ئێستا نازانم لە چووە دوو ئێستا لە چوار قڕنە دێمەوە دوو ئیشی سەرەکیشمەنێ یەکیان پێشمەرگەم لە هێزەکانی وەزارەتی پێشمەرگە دووش خەریکی مەڕداری و مەڕداری بەس مەڕت هەیە مەڕ بزن بەڵێ چۆنە بزن ڕاگرتووە بزن خۆی مەڕ ئیشی خۆی هەیە بزنشی خۆی هەیە ڕاستە بەتەنێک کابراکە مەڕی هەبن ڕسق و ڕەچاڵی کەمە بڵێن دووەکە کەمترە ڕاستکە بە 6 مەڕاشدیم بزنشاشی تێدانی جاری وایە بزن تا نزیکی پاییزێکی درەنگی شیری تیامێنێ بەڵێ بارانی پێکەویزیاشتیکە بەڵام مەڕە بەڵێ ماسی بزنش زۆر خۆشە نازە من پێم خۆشە زۆر خۆی هەر بڵێ زیاتر مەڕ مەغبولترە لە بازاڕی مەڕ بەڵام ئەمە قەت زیامان نەکردوەکە مەڕ بزنە مار بە تێکەڵاوی بە تێکڵاوی باشە مەرداریش بۆ خۆی بەڕاستیانی قورسە حتا بڵێ قورسە بەڵام کە زار هێ زۆر ماون دەبی دوایی کە ماوەکەی دانیشتی ئێسراحەت دەکەی و خۆشە زۆر باش بێ ئەم لاوازان چۆنەکەی من هەتاوە ببورە باشە شوانت بۆ گرتووە یا ماڵا منداڵەکە خۆم دەست نەکەی دەست نەکرد بەڵێ
ئەوە لە هەندێک شوێن زۆر بشکیلەیە چکە مناڵەکان نایکەن وڵا ئێمە دەچن من سوار خزمەتکاری جەنابتمەنە دویان خوا گەورە تەلەبن سەلامەتیان. سپاس دەکەم دووشیان یەکیان لەسەر دوازینەی شکاری دەکات شیان شوانە و کێشەی نیە مەردارەکان زۆری گەرمیان و چۆستانەکەن تۆ هیچ ئەم شتانەی بۆەکەی پێشە دەمان کرد هەر بەعام لەگەڵ ئەو مەزم ئەماڵی بابیکا خۆشمانی مامبرایم و ماڵی مام عازی خدر و ئەو خزمانە ئیدول بەڵام بە حکمی ئەوەی کە مەرداری زۆر کەم بوونە ئێستا ناوەڵا ناچێت ینی هاوین و زستان و بەهار و بەس پایزان پایزان دەسمە بڵین بۆ نمونەیان سکتانیان بناری کۆسرەتی ئەو شوێنانە چێ ئێرە لەوە ڕینامێنێ با بەڵام لۆڕەکەی بۆ ئەستانە پاس دەکەین اینجا ئەستانێکە ئەستان دادینەوە سەری ینی پوشەکەی هەڵەگرن بۆ ئەو کاتێک بەڵێ باشە وتە کوڕەکان الحەمدولای بەس ئێستا وەختی چییە وازانم خۆ بخۆستا بەهارە بەڵێ عادەتەن ئەبێ شیر ئێستا هەبێت ئێستا شیر زۆرە لە خۆی زیاد بەس چی دەکەن ئەلعان کان ئێستا و کاتی زۆری شیریە باشە بەس ئەو شیرە چۆن ئیسفادە لێکن ئەمە شیرەکەی دۆشن باش منداڵ بڵێن خێزان وهندەی کوڵێن دەیکە لەم هەست معمیل ڕۆژنە ڕژدی ماستەکەی دەبات و سەرفی دەکات لە بازار بەس ماز پەنیرێک شتێک تا ئەستا نەمان کردەوە ئەو چۆنە وڵی ئەمە لە بە خۆ پەنیری بۆ خۆمان لە دوگومان دەکرن لە خزی مەدەمەران دەکرێن ینی بەخۆت ئاماردار و پەنیر پایزانی پێسی دەکردنی کوونە پێستێ بەڵام بەخۆن دەکەین ئێمە ساقی دەکەینەوە سوکتنی بە ئاسانترە باشە چ پەنیرێک زۆر خۆشە ینی زۆر باشە تەبیعات من بۆخۆم حەزم لە مەیرەیە بەڵام مەخسمی ئەو قسەکەی بکەم تەبیعات دەرمانی نییە ئێستا هەیە بە سەلکی دەکرێت سەلکی پێخۆشە هەیە مەیرە بەڵام کاچی خۆت لۆرێک ئەمە زیاد لۆرچێ ئارەوە وڵی لۆریکیش ئەڵەن خۆشە نازانم تابەتابەتی شوستانی ئەو خزمانەکە دێنەوە ئەوە تێ دەکەن زاترێ ڕاستە قڕادە و ئەزانی لە هەندێک شوێن هەر زۆر ڕقیان لێتی نازانم هایاتێکی ناکە تۆزێک حەزیان لەو جاترە شتە نیەکەێت بەڵێ جا بڵێن هەیەی دەکات زاترێکم بەڵا قڕادە بە تایبەتی تامی خۆش دەکات زاتەش لە بە تامی قسیکی دەکەم بەڵام هەیەی ناکات باشە مەڕ ئەو نەخۆشیانەی مەڕ تۆزە ناسکە وایە بەڵێ شوێنەکەی باشە تقریبان زۆر باشە شاخمان باشە و دەشمان باشە ئەو نەخۆشیانی کە مەڕ دەیگرێت چییە؟ جا ئەنواع نەخۆشیە بڵێن شەلکە هەیە تەبەقا بە تایبەتی تەبەقا ساڵانی زۆر داد بەڵام ئێستا بە حکمی وەی کە هەموو خەڵک دەرزی بەرگری لە دەیکوتی پێی دەڵێن کوتان ئەوە ئێستا کەمە دەناجاران دەهات وەڵام ماگاش دەگری مەڕیش دەگری شەلکەی تەبەقا هەیە جا حیوانێن ناوکتە هەیە نەخۆشی هەیە کاک ژوانە لە ڕابردووە لە دەیەک بووین وتیان ئێرە بۆ مەڕ و حیوانی ورد نابێت لەبەر ئەوەی دەشتە و قوڕە زۆر جارە و قوڕە لە بینی سمەکانی مێنێتەوە ئەمە بێ بەهۆی نەخۆشی شەل لێرە نازانم معلومات مەسەر ئەوەی نیە بەڵام لێرە ژویا بڵێن کە باران زۆر باری قوڕ دەچنە و سمی حیوانەکەی عیبێت تەڕی دەکات شەل دەبێت لێرەش ئەوەیە بەڵام ئەوە چاکە بێتەوە مشکلی نیە لە قوڕەکەی دەردیم تاخۆی مشکلی ئێستا حیوانەکانی تۆ لە کوێن ئێستا حیوانەکەی مڵا لەو بنارەنجارە و شاخی لەو شاخی مەرعەتان باشە شکر بەڵێ زۆر باشە دەیخوای گەورە مەفەقاکە خۆشحاڵ باشی ئەوە چاوەڕێ چیتە کرد قازان دەکەم قاز بەردانداونەوە چێوەی باشەوە شت ناخوا لەوێ چکم زۆر دوورەکەونە خۆ کەسیان لەگەڵان نییە خۆم دەسمەکنیان خوا ئەگە بە دیاریانەوە نەبی شدانخوا ئەریکویان خۆن چی لێ ئێرە ڕێوی چقاڵ چی چقەڵی لێ و ڕێی لێ تەیری لێ و داعبای لێ و هەموو شتێکی لێ باشە تۆ هەر قازت هەیە یاشتی تریشت هەیە ئیلا قازمەنە بەس قاز بەڵێ ئەی مانگایە مانگام نەماون ئەو بۆ پیام نەما پێم بەخێو نابێ و ئاوا ئەری خزمەتی دەوێ هەموو شتی دەوێ وەڵا ڕاستەکەی ئەی باخوشتی چ نییە بەڵێ باخشن هەیە باخشت هەیە بەڵێ بەس بخۆ بەخوا ئەویش ئیشی دەوێ ئەوە چ ئەویشی کوڕەکان ئەوەی دەکات تۆ پێم بڵێ شێڵاوتانەیە ئەوش دەرمانەکەتان پێ کردووە چێڵاون و دەرمای لێ دەدەین و خزمەتی دەکەن و بەزم پێم ناکرێ ئاوا بەڵێ تۆ دەمێکە لە قەسرۆکی بەڵێ لە مێژە لێرەمە لە مێژە لێرەی باشە قەدیم ئەلێرە لەم قەسرۆکە چتانە کرد نەبێم لێرم مێرکردو بەڵم ماڵێ بابشم لەبەری کۆسرەتینەوە ئاوا ینی زۆر بە زۆر دوور نەکەوتیتەوە هەر باش ینی بەرزی بەری کۆسەتیش دوور نییە بەس وەختی خۆی ئێوە چیتانە کرد ئیش و کاری مە بەسمەوە دەکرد و گڵە بە ڕۆژان دەکرد و کنجی دەکرد و گەنمی دەکا و جۆی دەکا و هەمشتی دەکا ئەی خواردن چیتان هەبوو ئەو کاتە زۆر چیتان لێنە مانگان هەبوون و بزنە هەبوو و کاتی و مەڕن هەبوو و
پەنیرن دەکرد و ماستن دەگرت و ئێستاش پێم ناکرێ ئاوا ئەی کەسێکت نییە کچەکان ئێکێکیان مەسەرم بۆ کشەوە مەنازە کچام پێ دەکرێت کە گونا عیبە بڵێ ئەوەی بکەن تەلەبەنە ئاوا ڕاستەکەی ڕاستە وڵا تۆزە ئێستا زەحمەتر بووە زەحمەتن بەخێو نابن بە کچان بەخێو نابێت دڵم نان و ڕاستەکەی بە فەقیر و هەژارین بەخێو کردوونە و دڵم نایە ئینشاءالله سەلامەتە من خۆی گەورە بۆت بپارێزن ئینشاءالله سەلامەت بێ خۆش بێ خوا لە ڕازی بێ خوا ماندوومان کردی سپاس سەلامەت بنیا سەلامەت بخۆش لەگەڵ ڕۆژوی ڕەمەزانە چۆنی بە تەماخوای باشی الحەمدولله بە تەماخوای باش ساڵانی قەدیم خۆش بووە ئێستا وڵای قەدیم بۆ بۆی آخر خۆ ئەزانی چ جواب نادەیەوە هەرەڵی بۆیە ینی وڵای هۆکارەکەی چیەکەەوە خۆشتر من تەلەڤیزۆنیشت بە ئەو نەبە ڕاستمشتم نەگرێت ئێ باشە قەدیم چیتان نەکرێەوە وڵای جووتنمان دەکرد و گەنم و وڵە بە ڕۆژە ئەشتیوە ئەی چۆن ئێستا هیچتان نییە وڵای جا ئێستا کە پیاومان نەماوە بە ناشکوونێ بوو بخۆم بەتەری بخۆ بۆ بچۆکەی دەیخوای گەورە کارتان بۆ ئاسانکە ئینشاءالله خی گەورە ئاسانی کە بۆ تەماخوای بەخێر بە سەر سپاس دەکەین سەلامەت بێ کاک زیرەک جەنابەت چیت خوێندووە وەڵی تاپۆلی یەکشی ناوەندیم تەواو کردو وازم هیناوە خێر بۆ وەڵی لەبەرەوە ئەو کاتێمە دەمان خوێن ڕێگاکە تۆزێک ناخۆش بۆ پردوشتەمان نەبوو پردەکە نەبوو بەڵێ دەچوینەکانی مارانێ و قەمتەران وانە دەمان خوێن قورس بوو بەڵێ ئەرە وڵا قورس بوو ئەی ئێستا گەزێکی وەکو تۆ بێ لە گوندێکی وەکو قەسرۆکە چی بکات وڵا چی بکگا خۆم مەڕ و ماڵاتی مەشغوڵ بکەین و وردە وردە فەلاعاتیش دەکەین هیچ شکەنیە باشە ئێستا ئەمانەی کە تۆ ئەم مانگانەی کە هێناوتن بۆ ئێرە مانگا و وازانم هینیشی تایە جۆرەکە ئەوانشی تایە بەڵێ هەندە شام بێنگونن هەندێک شام مانگانە جوانەگاشتیان نییە بابە جوانەگەیەکشی تێدایە جوانەگاشی تایە بەڵێ بۆچی نەتکردو لەگەڵ گاڕانەکەی وڵای ئەوانەی ما قەزیەوە سمیتاڵ و بۆرەنا ئەوە گارانەکەش دوور دەڕۆوانە بەکەل چیەوەی نیان عرزەکەمان تۆزەک ڕەخە بەڵێ سمیان ئازێتی دەوێت لەبەرەوەی زۆر بەریان نادەین هەر لەو منتیقەی دەوێت ینی ئەو ڕۆژانەیە بۆ خۆت بە جەنابەت وەزم دیسان تەلەفۆن بوو دنیا بەڵێ کێشە نییە باشە ڕۆژانەیە بێ خۆت یاکی چیتر بێ بۆ لایەن وە ئارێ وڵا ڕۆژانە خۆم بەیانیان دێم تا سعاتدا بەریان دەدەم دوایەوە ئاویان دەدەم و دەیان دەکەم تا سعات سێ مەلای ئاسربانژیدا بەریان دەدەمەوە خۆیان نانەوە ببیان بیتەوە ناوەڵا دەوێت بۆ خۆمیان بمەوە ئەجا چاودێریان دەوێت ئەوە لێرە بێت چاودێریان بەڵێ ئارێ وڵات چاودێریان دەکەم ڕۆژێ لە دیاریاندا دەنیشم تا هێوارە لەگەڵ ڕۆژوە بزانم حاڵت چۆنە وڵا لە خۆی بەزیاوی زۆر باشین زۆر باشن ئارێ وڵا شوێنەکەشتان خۆشە ماشەڵا تا ئێستاش هەر فێن خۆشە بەڵێ ئارێ وڵا هەتا ئێستا بەخوای پێش ڕەمەزانێت تۆزە گەرم بوو بەڵام لە خۆی بە زیادە کە ڕەمەزانەکە هات دوسێ بارانی لێ دا و دنیاکە فێ نەبوو قەسرۆ گەنجی لێ ماوەتەوە خۆ نەڕۆشتم بەم لەولایە بەخوای تەقریبان چوار گەنجمان ڕۆیوە بۆ بەریتانیا دنا ناوەڵا هەموو ئەوانەی تر مەبەسم لە شار و مەسەلەن شار بەرە وڵای لێرە هەندەشان ڕۆیون بەڵام بەخاو خێزانەوە بڵێن ڕۆیون ناوکو گەنجەکانمان ناوەڵا ماوە بەس دەیەکەتان هەر بەرەو ئاوەدانی ماشەڵا بەڵێ ئارێوەڵا گوندەکەمان بەرەو زیاد بوونە و ئاوەدانیە کاک زیرەک لە حیوانداری و لە باغداری و لە فەلاحەتی کامیانت پێخۆشە وڵی جا نەڵێ هیچیانم پێخۆش بێ بەخوای جا خۆی گونجانە
هەر یەکە و فەسلەکە خۆشەوەڵا هەمیان هەر خۆشن ئەبیان بەڵێ بەس وڵی بەغداری خۆشترە من بەڵێ باغدارێکە لەمەی خۆشترە وەڵا و چیتانەیەوە باغ چیتانەیە وەڵا دوو باغی هەنارمان هەیە هەناری ئێرە وازم هەنارێکی خراپ نییە بەڵێ هەناری قەسرۆ بڵا بووتە نمونەی گوندەکان لە ڕووی هەنارەکەیوە ئێوەژە گاتە پاییزانی پێگەشتن و ئەوانەیە زووتر مانجی نۆ یا مانجیدا باشە باخەکان کاوە سیرەکەی وەلو خراپ نییانی ئەندازێک بەختان هەیە بەس لە خۆتان زیادە بێ باغ مەسەلم میوەکەی بەروبوومەکەی بۆ فرۆشتن ینی بۆشت بەڵێ یارێوەڵە بۆ قەزێمە کە کردومان باخەمان زۆرە بۆ فرۆشتنە زیاتر باش ئەی سرکە و ئەوانە وڵات جا لەخوای سرکەی دەکەین شەربەتی هەناری دروست دەکەین دەخوا مەفق ئارێوەڵە کاک زیرەکجان زۆر خۆشحاڵ بین لەش ساغ بێ خۆشحاڵتر بووم خۆوەختی مۆزوعانە نییە چۆن بڵێ ئەوەی کە حیوان مێشیەکە بەخوایەوە تۆپ تێپەڕیوە ئێستا تێپەڕیوە بەڵێ پێشترە بەخوا ئێستا مناڵێکمان بێت مێشتی مێشتێڕین مێشتێڕین بەرەوەڵای سەهارەتی مێشتێڕینەیە بەخوا وامزانی کە دەڵێ ناوەڵا بۆ مین بۆ هینەکەم بۆ مێشی ئەوان و ئیتر بۆ هێنشم بەڵێ ڕاست دەکە وڵای ئێستا کاتی مێشە بەفەق بی بەرەکەتدار بن ئینشاءڵڵا ئایدا چاو لێ شانسمان ئاوایە وڵا چی لە پیاو ناترسێجا مەجارەت هەیە سا قسە بکەین سەلام عەلەیکوم چۆنی چاشی خوایمانە باتێ باشی حیوانەکانیش بەرەکەتدار بن ئینشاڵڵا مانگەکانە مانگە لە گامێشە چێ ئەوە گامێشە ئەم دوانە ئەنگامێشە ئەمە مانگای کوردی خۆمانەوە باشە ئێستا کامیان شیری تایە ئەوەشی پێدا دەگا گامێشەکەش باشە شیرەکەی چی لەکەن شیرەکەی دەکەینە ماست بەس ماست ناڵە دەکەینە پەنیر و دەکەنە ماست و پەنیرش دەکەن ئەرێوەڵە پەنیرش دەکەن باشە پەنیر چەند جۆرێکی هەیە دوو زۆری هەیە پەنیری سەرچی هەیە دوژ لۆرچی لێ دەکرێت لۆرچی لێ دەکرێت باشە ئەی ئەمەی کە پێڵن مەیرە مەیرەش هەرەوە ئەگەوێم کرد تێچی وەردەدەی و لەستا ئاوریدا دەنێ ئەگەمەی لە ساوریدا دەنێ تۆزوکەک شیری تێ دەکەیت هەتا جوان بێت دەنا مەیرەیە ڕاست تێچی وەردەدەوی دەبێتە مەیرە لەو هینانە لەو پەنیرانە کامیان زۆرتر چەورە گامێشت چەورترە بەمەسمەوەیە سەلک چەورە یا مەیرەکە چەورترە وەڵڵاهی هەرتک چەورن باشە ئەی باشە یعنی بەس ئەیکەن بە مازەوە وتان پەنیرە ئەرێوەڵە باشە ئەی بەشی ئەوە ناکە ئیسفادەیەکی لێ بکەن نەخر لە فرۆشتن وڵات جا بە ماز دەیفرۆشتین دەنا پەنیر هەر بەشێ خۆن دەکەین و دەیخۆین باشە ماڵەت ڕاگرتن ناڕەحەت نییە بەرێوەڵە ئێستا بینیم کە دوایەوەی دۆشیت گۆلکەکەشت تێبەردا ئەرێوەڵە ینی بەشی گۆلکەکەشە بێ بێ بەشە گۆرچێش هەر دەبێ باشە هەندێک دەبێت بەشە گۆرچێش بدەین باشە دەخوای گەورە مەوفەقتان کە سەلامەت بیا کاکێژیان ماندوو نەبێت سەرچاوەکەم خێرات نانەکەم مەمنون ئەمە لە هێندێک شوێن پێڵن چقڵە شینکە ئەمە پێی دەڵێن دڕۆ زەردە چقڵە زەردە چقڵە زیکە شتێکی ئاژی پێڵە زۆر تیژەینەکەی زۆر تیژەدار ئازارەکەی لە عەد بەدە زۆر بە ئازار ڕاست کاکێرش بە مەتەڵەکەی ئەمە وازام زۆر هیلاک بووی زۆر هیلاک بوون لەبەرەوەی زۆر بیرکردنەوەی زۆر لەبەرەوەی دیکەم زۆر زانی ماوەی پێشتر ئەوانەی لە بەرنامەکانی ڕابردوو گوێ لێ بۆ زانی بەڵێ
ئەو زۆر لە دڵ بۆ مەرا بەڵێ چۆن ڕێتکەوتە ئەوەی کە مەتەڵەکە بزانی وەڵای جامەتەڵەکە بڵێ خۆی شتت زۆر بە سێ چوارش دەور دەبینی بە شوژن دەوربین بە دەرزی دەور دەبینی بە میل دەور دەبینی زۆر باشە بەتەڵەکە ئەڵێ دەمی لە غاوەکەیت و بۆ پاشۆ لێخوڕی یا بۆ پاشۆ ئەڕۆیت بەڵێ یا بۆ دواوە ڕوە هەر کابێکی ئەبێ تەمان دەرزی بۆمونە دەرزی کونی هەیە داواگەی تێکەکەی و ڕایکیشی بۆ دو تەبان ئەگەر بۆ ئەو لا لێخوری بەلای تیژەکە بۆ دواوە ڕوە بەڵێ ئەگەر بۆ ملاژ خۆ بۆ ملاو ناڕەوە نانا بۆ پێشنار بۆ دو دەرزەکە بۆ پێشتەوە داواکە ڕاستە دەمی لە غاوەکەوی و بۆ دواوە لێخوری بەڵێ باشە دەرزیە تەبان وانە بەڵێ بگۆ دەرزیە شوژنە میلە تۆ شتانە سوژنەوە نیە ممکن شوژنە بەڵێ بەڵام سوژن و دەرزی یەک ئیشەکەن هەر یەکیشەکەن دەست خۆش بێ ئاخوا وازم خەمی ئەوتان بووە گەر نەزانن عیبەوە نیە مەسەلە عیبەنەوە باز بڵێ هەر خۆشە بڵێ ئێشتا شوال لە ڕووی گوندای بڵێ ئەگەر نەزانی پێما خۆش و بزانی نۆک نەزانی باشە کاک محەممەد دیارەکەمان بۆ بێنە کاک محەممەد دیارەکەمان بۆ بێن دەست خۆش کاک محەممەد ئەمە دیارەکەمانە هیواداری نەما قوبوڵکەیت دەست خۆش بێ پێمان خۆش بوو ئێمە بەتەچیت پێمان خۆشەوە مەتەڵێکی کە هەیە حڵمەت ئێمە بۆ ڕاستەکەی بۆ تۆزە بۆی بەرنمەکە خۆش بێ ئەوەندە وشک نەڕوە تۆزێ فکر بجوڵێنێەوە هەروە زەردەخەنەی زۆر پێی لاگوی تا زانیوە لەبەرەوەی زۆر قڕس نەبوو بەس بڵین ئاسان بوو بەڵام ڕێتێکەوە بیرکردنەوە دەویست بیرکردنەوە بەڕاستی دێ کاکەجان خۆش دەکەم بەخێر دەبا بڕێن کاکەجان مامۆستا سەلام عەلەیکوم وعەلەیکم السەلام باشی قوربان بەرەو بەربانگ و ئەوانەیە وازانم تۆزێ مەشغوڵیش بوو ببوورە ئێمە کاتمان گرتی لە خزمەتدام مامۆستا کەشوهەوای گوندی قەسرۆک لە ڕەمەزانە کەشە ڕۆحی و ئیمانیە و ئەوانەی پێوە دیارە بسم الله الرحمن الرحيم الحمد لله رب العالمين والصلاة والسلام على سيدنا محمد وعلى آله وصحبه وسلم پێشەشی بە خێرات نێشی گەرمتانەکەن یاخوا بەخێر بن بەخۆتان و ئەو ستافەشیدینەوە بەخێرن سەرسەر و سەرچاو سەبارەت بە پرسیارەکەشت بەڵێ الحەمدولله کەشێکی ئیمانی دۆستانە برایانی زۆر خۆش و جوانی پێوە دیارە الحەمدولله مامۆستا ئەوەی زۆر بایەخدار و گرنگە ئەوەیە کە مرۆڤ لە ڕەمەزانە بەتایبەتی ئینسانی ئێمە کە بڵێم مەبەستمەوەیە خەڵکی ئێمە الحەمدولله جۆسکی زۆر باش کراوەیە لە ڕەمەزانە بەوەی کە مەوعیزە و ئامۆژگاری ببیستێ ئێوە زیاتر ئامۆژگاریەکانتان لە گوندی قەسرۆک ینی تەرکیزتان لەسەر چییە؟ زیاتر و بابەتە ئیمانیانە و بابەتی کۆمەڵایەتیش الحەمدولله چانە ئێمە لە بابەتی کۆمەڵایەتیە شۆڕ بووینەتەوە لەخوا بە زیاد بێ بابەتێکی کۆمەڵایەتی جوانمان هەیە بەڵام بۆ ئەوەی کاڵ نەبێتەوە لە لای گەنجەکانمان زۆر ئیحتیمام بە بابەتە کۆمەڵایەتەکان دەدەین بزات لەگەڵەوەی بابەتی ئیمانیەوە هێر هیچ بە جوانی ئاماژەی پێ دەکەین لە وتارەکانە الحەمدولله شتێکی خۆشم لە وتارەکە تا گوێ لێ بوو هەچەنە ئێمە فریان نەکەوتین ئەویشەوە بوو کە فەرمووتان ڕەمەزان بۆ ڕەمەزانێکی تر ئەبێ بە مای کەفارەت بەڵێ پێغەمبەر صلی الله علیه وسلم لە فەرمودەیە وا دەفەرمێن نوێژ بۆ نوێژ ڕۆژ بۆ ڕۆژ هەفتە بۆ هەفتە و ڕەمەزان بۆ ڕەمەزان دەبێتە کەفارەتی گوناحەکانتان ئەجا من لە بابەتەکەیە لەو بابەتەیە شۆڕ بوومەوە کە ئاماژەمان پێی کرد گوایە ئەگەر هەڵەمان هەیە هەڵۆ پەڵەمان هەیە هەڵخلیسکان و داوماییمان هەیە وەکو ئینسان لەبەر پێغەمبەر دەفەرمێ هەموو بەنی ئادەمێک معڕەزە بۆ هەڵا باشترینیان ئەوەیە کە تەوبە دەکات لەسەرەوە هەڵەی کە هەیەی جا ئاراستی خەڵکەکەم بەو ڕوانگەیەوە دەکرد لە 11 مانگی ڕابردووە هەڵەمان کردووە دامای و نەزانیمان هەبووە با تەوبەی لەسەر بکەین گەورەش لەمان خۆش اللهم آمین بەتەکید مامۆستا چەند کاتێکی زۆر گرنگ ماوە لە مانگی ڕەمەزانە بەتایبەتی ئەو دەشەوەی کە پێغەمبەر صلی الله علیه وسلم دایکمان عایشە دەفەرمێ پێغەمبەر صلی الله علیه وسلم لە دەشەوی کۆتاییدا خۆی تون دەکردەوە بۆ ئەو دەشەوەی زیندوو دەکردەوە تەنانەت ئیعتیکافێکرد نەدەهاتەوە بۆ ماڵەوە لەو دەشەوەیە جا إن شاء الله تعالى بإذن خوای گەورە ئێمەش بەتەمای لەم شەودا بنیشین بابەتەکانی گەورە و گرنگی قەدریان پێ ڕابگەێنین ئەو 19 ڕۆژەی کە بەڕێمان کرد بە ئیزنی خوای پەروەردگار ولا بنین ئەم دە ڕۆژە کۆتاییەتی چۆن کەسێکە لە مارەثۆنێکی یا لە مسابقەیەکایە دەگاتە خەتی نیهایی هەموو تاقە و خۆتی خۆی سەرفەکە بەشکم گاتە ئەو بەری زە إن شاء الله ئێمەش لەم دە ڕۆژەیە دەمانوێت هەموو جهد و تاقەیەکی خۆمان سەرف بکەین بەڵکم چی بکەین غفرانی خوای پەروەردگار بەدەستبێنین إن شاء الله ڕەحمەتی خوا لێ یا ربی بەخێر سەرسەر سەرچاو خوا موفقتان کە إن شاء الله
الله أكبر. الحمد لله رب العالمين الرحمن الرحيم مالك يوم الدين إياك نعبد وإياك نستعين اهدنا الصراط المستقيم صراط الذين أنعمت عليهم غير المغضوب عليهم ولا الضالين آمين. الحمد لله على كل حال. سەرەتای ئەم بەرنامە بیرمە زۆر دوعامانە کرد لەخوای گەورە پاڕاینەوە کە بەڵای نەخۆشی کۆرۆنامان لەسەر لا بەرێ و بۆی دەرگای مزگەوتەکان بکرێنەوە بتوانن مسلمانان بە ئاسوودەی پەرستیشی خۆیان لە مانجی ڕەمەزانە بکەن. ئێمە گەشتبین بووین دەمانگوت ئینشاءڵڵا بەم زوانە مزگەوتەکان نەکرێنەوە. سوپاس و ستایش بۆ خۆی پەروەردگار کە ئەو بەڵای لەسەر لا بردین تا ئەندازەیەکی زۆر لە ئێمەی دوور خستەوە بۆیە ئێستا مزگەوتەکان الحەمدوللا بەڕووی نوێژخۆنان و ئەهلی عیبادەتا کراونەوە تەمەناوەکەن ئینشاءڵڵا کە خۆی پەروەردگار تەمکینی زیاترمان پێ ببەخشێ و هەروەها خۆشی و شادی و فەرەحانی بخاتر ناو ژیانی مسلمانانەوە. بۆیە ئەم ئێوارەیە حەزم کرد لە ناو مزگەوتەکەی گوندی قەسرۆکەوە کۆتایی بە بەرنامەکە بێنین تاکو بە یەگەشتنەوەیکی دیکە ئازیزان هەمووتان بەخوای گەورە ئاسپێرم خواتان لەگەڵ.